کەسە یعنی کۆمەڵگەی تەندروست خێزانی تەندروست دروستەکە خێزانی تەندروست نەوەی تەندروست دروستەکە ئەمە جارە پێش هەموو شتێکە بۆیە لێرە دەست پێکەین دوای دوو تاکی تەندروست خێزانی تەندروست دروستەکە دوای جارێکیتە ئەم خێزان تەندروستە کۆمەڵگەی تەندروستە دروستەکەاتەوە دوای نەوەی تەندروست دروستە بێتەوە جارێکی تر ئێمە لێرانەیە گەورەترین شت بۆ ئێمە کە زۆر گرنگە دایک و باوکەکان بگەنە ئەو ئاستەیە کە بوار بۆ کوڕەکانیان بدۆزنەوە خۆیان دروستکەن نەک بڕیاریان بۆ بدەن کار ئاسانیان بۆ بکەن نەک ئەوەی کەوا بۆ نمونە خۆفرزکردن بکەن ساهلیان بۆ بکەن نەک ئەوەی کە بۆ نمونە قورچۆکن بەرامبەریان لیان بگرنەوە ئەوەی یەکێکە لە شتانی کە زۆر گرنگە حاڵەتێکی تر لە شتانی کە لە عەقد و لە کاتی دروستکردنی نۆماڵە زۆر گرنگە کە ئێمە ئیبینی زۆرێک لە خێزانەکان تیایانە نییە ئەوەیە شارەزان نەبوون لە بەرامبەرەکەی نەخوێندنەوەی بەرامبەرەکەی بە ئینسان نەزانینی بەرامبەرەکەی یا گەڕان بە دوای عیبەکانێ گەڕان ناگەڕ یعنی من یەک شتێکی زۆر جەزاواز کە دێتە لامان کە زۆر موهیمە لە حاڵەتی ئەوانە ئەڵین یەک شتێک بکە ئاسوودەی ئافرەت لە یەک خاڵێکایە ئەگەر ئەوێ پیاو ئاسوودەیکە یەک خاڵە زۆر گرنگە بگەڕێ بە دوای ئەوەی ئەو شتانی پیاوەکەی بەلایەوە گرانە قورسە ناشرینە چین تا ئەو دەرگایانە دابخە پیاو هار نابێ ئەوە یەکێکە لە شتە دوو پیاویش ئەو شتانی کە ئەوێت لە خێزانەکەی ئەگەر لە خوشکێکی خۆی بێوێت چۆنە ئاوە مامەڵەکات مشکلیان نابێ دووەم شت شتێکی تر هەیە کە ئێستا لە زۆرێک لە خێزانەکان تێکەدەن بۆی حەزەکەم ئیشارەی پێ بدەم هەر شخصیەتی هەر ژن و پیاوە هەر کوڕ و کچێک ئالوودەی ئەلکترۆنیات بن بە هیچ شێوازێت چێژ لە زەواجی خۆیان نابینن و دواترش بەرەو فەشەلەچن و ئەمەش یەکێکە لە گرنگترین هۆکارەکان کە ئێستاکە هەن چونکە ئەلکترۆنیات کە خولیایی بوو شتی جۆرا و جۆرە بینێ هەموو کاتێ لەوە جوانترە بینی کە ئەیبینی ئیدمان دەبێت لەوە جوانترە بینی کە ئەیبینی تو ێستا کورسانە بینی بەس تۆ کۆمەڵێ کامیرە کۆمەڵە شوێنی خەلاقت بۆ بینەکە سێش کشتی زۆر عەجیبە پیشاند هەر لە گردوونە کۆمەڵ شتە بینی وڵاتی خۆت ئەزانی چەند لە دواگەوتووە لە چاویانە زەوا لە ئافرەتە ئەو جوانتر ئەو نەوعەتێتر ئەو پیاوێنەوەێتر ئەمانە زۆر مشکلە دروستەکەم بۆیە جارە پێش هەموو شتێ بێ تهدیدکردن و پشت هەڵکردن لە ئەلکترۆنیات یەکێکە لەو شتە ئەلکترۆنیات مەبەستم لە ڕایەڵە ئیجتماعیەکانە ئەوە هۆکارەکانی تەواصلی ئیجتماعیە بۆ نمونە لە مۆبایل لە بەکە هەتا پشت لەوە نەکرێ زۆر کەسی ئیسفادە ناکات بەڵام بەکارهێنانی بە شێوەی تەندروست بابەتێکە هێنم لەسەرەوەیکەوە سیفاتی جوان بۆ نمونە نەسیحەتی جوان بۆ کوڕ بۆ کچ بۆ ژنی چاک بۆ مێردی چاک ئەمانە بخوێنرێتەوە توانندی ئەمانە نەشرکرێ نەک ئەوەی کە بکرێتەوەی کە ئێساکە دایک و باوک سیرەکەی هەموو کاتێک مەشغوڵن خۆیان مەشغوڵن ئەمە زۆر مشکلە دروستەکە